بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنامەی گفتوگۆ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر مۆدێلەکانی ستەمکاری سیاسی بکەین لە دەسەڵاتدا دەپرسین ئایا ستەمکاری بۆ خۆی چییە؟ ئایا ستەمکاری تایپ و مۆدێل و فۆرمی جیاوازی هەیە؟ ستەمکاری ئیسلام یاخود لە دیندا چۆن لە ستەمکاری دەڕوانرێت؟ ئایا بۆ خۆی هێزێک دەتوانێت بە ناوی کۆمەڵە چەمکی مقدسەوە قسە لەسەر ستەمکاری بکات؟ هێزێک بۆ خۆی قوربانی دەستی ستەم بێ بۆچی جارێکی ستەم بەرهەمێنێتەوە؟ هەوڵ دەدەین لەم بەرنمەدا قسە لەسەر چەمکی ستەمکاری لە ناو فەلسفەی سیاسی و لە ناو تیۆر و دەسەڵاتی سیاسیدا بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا کامەران بابانزادە توێژەر لە مێژووی سیاسی، کاک بەکر حەمەستێق عارف نووسەر و ڕۆژنامەنووس خۆشحاڵین کە لەم بەرنمەیەدا ئامادە بوون. مامۆستا کامەرانگەر هەر لە خودی چەمکەکەەوە دەست پێ بکەین ستەم کاری یاخود ئیستیبدات وەکو چەمک مانای چییە؟ هەم لە ناو فەرەنگی سیاسیە هەم لە ناو فەرەنگی فەلسەفی شاکە بەشێکی زۆر لە تیۆریستەکان یا خودەوانی لە بواری سیاستدا قسەیان کرد و هەریەکە بۆ خۆی جۆرێک لە تعریفی پێبەخشیوە. بەناوی خۆی گەورم میرەبان دیارە ئێمە ناگەڕێنەوە زۆر وردیکەینەوە با بڵێن فەیلسوف و زانایانی ئەوروپی و ڕۆژهڵات و ڕۆژئاوا دەربارەی ئەو بابەتە چی وتووە کتابێک کە پێم وایە بەشێکی لە خەڵکی لە بەردەستیدا ئەویش کتێبەکەی عەبدوڕەحمان کەواکبیە بە ناوی طەبایع الاستیبداد. ئەم بابەتە لەوێ تەقریبەن دەتوانم بڵێم زۆر بجوانی شی کراوەتەوە دیکتاتۆریەت، ئیستیبداد، مستەبید، تاغی، سەرەڕۆی، دیکتاتۆر، قۆڕەخکاریە من هەموو دەستنە چوارچێوەی یەک چوارچێوەوە ئەمیش ئەمەیە کە کاتێک کە دەسەڵات یان وەروای ئیستیبدادی سیاسی لە ناو بەشەکانی تری ئیستیبداد پانتایەکی لە هەموو بەشەکانی تری گەورەتر هەیە لەبەر کاتە ئیستیبدادی سیاسی هەبوو وردە وردە ئیستیبدادی ئابووری، ئیستیبدادی کۆمەڵایەتی و ئیستیبدادەکانی تریش بەدوا خۆیدا دێنێ و ئیستیبداد ئەگەر لە چوارچێوە سیاسیە قانونیەکەەوە حسابی لەسەر بکەین بریتە لەو دەسەڵاتەی کە پابەر نیە بە چوارچێوەیەکی یاساییەوە پابەر نیە بە پرنسێپێکەوە یان پرنسێپ و یاسایەکان بەو شێوە دەگونجێنە کە دەسەڵاتی ئەو تۆق دەکاتەوە و لە دەسەڵاتی گشتی دای دەبڕێ لەم ڕێکارانە لای دەبرێکە ئەم ئارەزووی لە بۆ دەسەڵاتێکی بێ سنووردار بکە. بەڵێ بەڵام ئەوەی کە عەبدوڕەحمان کەواکبی باسیەکان نزیکەی 120 ساڵێ بەر لە ئێستا باسیەکە طەبایع الاستیبداد و مەصارع الاستعباد وانەیە ناوی کتێبەکەی بەو شێوەیە. بەڵێ کە باسی ئەکا بۆ خۆی ئەو پیاوە یەکێکە لە چۆنەڵی بیریارانی یا تیۆریستانی بواری ناسیۆنالیزمی عەرەبی و فکری قەومی بۆ خۆی ئەکە ئەم کتێبەی نووسی ئایا بۆ خۆی کتێبەکەی دوای خۆی هیچ نەتایجێکی بەجێهێش بۆ ئەوەی کە تایپەکانی ستەمکاری یاخود ئەو مۆدێلانێکایە لە دنیای عەرەبیدا کەمی کاتەوە وەکو باوکێکی ڕۆحی قەومی خۆی دەبێ ئەگەداری ئەوەی بیندای من نسووسی جوان نسووسی باش حالەتێکی غێرناتەقە ینی نسووس ینی بۆیە مەرج نییە کە ئەم نسووسێکی جوانی نووسی بێ تەواو ڕێگری لە ئیستیبداد کرد بێ نسووس زۆر جار وعیەک بڵاو دەکاتەوە ئەگەر بێت و نسووس تەجاوزی ڕێگر لە ئیستیبداد بکە خۆ دەبینین شوڕا لە ئیسلامدا بۆ دانانی خەلیفە کە ئێمە لە خەلافەتی ئیسلامیدا خەلافەتی ئێمە بە شوڕایە دوور لە ئیستیبداد دوور لە تەوریتی سیاسیە بەڵام دەبین لە 54 خەلیفەی ئومەوی و ڕاشیدی و عەباسی سواریان بە شوڕا وەکو نسووسێکی شەرعی مقدس پێی وێراوە بەشێکی تری ئەوانە بە ئیستیبداد و تەوریتی سیاسی هاتوون کەواتە نسووسی جوان زەوابتی جوان کەواکبیشی چێکە لەو کەسانە کە کۆمەڵێک زەوابتی نووسیوە و ئەو ڕێکارانەی نووسیوە کە ئیستیبداد لە چیەوە سەرچاوە دەگرێوە دەتوانێت چەند تەوەرە و لایەن ئیستیغلال کە تاوەکو پایەکانی ئیستیبدادی خۆی قۆڕق دەکاتەوە عەبدوڕەحمان کەواکبیش تواگەدار بە ینی ئەوانەی کە لە ژیانیان کۆڵیوەتەوە دەرن بە ڕەسەڵک کوردە ینی زۆر جار لەسەر عەرەبیەکەشی زۆر ئەو پێداگیریە نییە لە ساڵی 1906 تەسەوڕ دەکەم مردووە 1992 بەشێکە لەم حرەکەتە ڕێنسانسە وریابوونەوەی عالەمی ئیسلامی ینی لە چوارچێوەی با بڵێن ئەم حرەکەتی جەمالەدینی ئەفغانی و عەبدولحەمید بن بادس و محەممەد ڕەشید ڕەزا و لە چوارچێوەی ئەم حرەکەتە وشیاریەدا بووە معاناتی ئیستیبدادی هەبوو بۆ سەردەمی خۆی و بۆ سەردەمی پێشخۆی دەبینی لە سەدەکانی ناوەڕاست ئەوروپا معانەتی گەورەیان بە ئیستیبدادەوە هەبوو ئێمە لە عالەمی ئیسلامی هەتاکو ئێستاش ئێمە معاناتی گەورەمان دێمە سەر ئەو تەوەرانە باوچمەلای کاک بەکر بە حکمیەوەی جەناب و لە مەجای یاساشە ئیشەکەی لە کتێبی فی الحکم المەدەنی جۆن لۆکە پێم وایە لە بەرگەی 202 باس لەوە کاکەڵێ لە هەر شوێنێکا کە بۆ خۆی یاسا
کۆتایی پێات لێەوە ستەمکاری دەست پێەکە نازانم تۆ لێەوە وەکو بۆعدە قانونیەکە باسیەکەی بۆمان یاخۆ تۆش ڕایەکی تردەیە لەسەر تعریفی ستەمکاری و استیبداد. بسم الله الرحمن الرحیم سپاسی جناب دەکەم سپاسی جنابی کامەران شەکەم من پێم وایە کە مەرج نییە هەر کۆمەلگایەک ئەگەر بە قانون ڕێکخرا ئەو کۆمەلگای هەستەمی تێدا نەبێ چونکە عادەتی قانون بڵین یاسا چ بەشە گشتێکی کە پەیوەندی نێوان دەوڵەت و هاوڵاتی ڕێگەخا چ بەشە تاکەکەشی بەشە خاصەکەشی کە پەیوەندی هاوڵاتەکان بەیەکەوە ڕێگەخا مەرج نییە بوونی ئەو یاسایە ڕنگدانەوەیکی ڕاستەقینی مەفهومی عەدل یا مەفهومی چاکە یا مەفهومی ئازادی بێ زۆر جار دیکتاتۆرەکان بە یاسا تەکریسی زوڵمەکەی خۆیانەکەن بۆ معنایە زۆڵم داڕێژن بەڵام لە دەق یاسا هەیە زۆڵمەکە داڕێژن ئێستا شتێک هەیە مەفهومێکی لەناو قانون پێوترێ الظلم القانونی ستەمی یاسا یعنی یاسایە یاساکە جوان داڕێژراوە محکەمە توانیوێتی جامیعومانەوێت توانیوێتی بەڵام بە هەموو معنایەک لە معناکان هەموو ئەو چەمکومانایانەی کە دیکتاتۆر خۆی دەیەوێت ناو دەقی یاسا جێ بکاتەوە ئەشی سەپێنە بەسەر خەڵکە خەرجیشی پێ ئەچەپێنە پێ ملکەچ ئەکا بەڵام لە حقەتە ناوەڕۆکی دقەکە ناوەڕۆکی پڕ لە زۆر مستەمە بۆیە بە بڕای من قسەکردن لەسەر ئەوەی کەوە دەوڵەتێک ئیستیبداد دەستەمکاری تێدایە بۆی کەوا یاسایی تێدا نیە دەوڵەتێکی دیکە یاسایی تێدایە معنای وای ئازاری تێدایە تەقسیمێکی هەڵەیە ڕاستەقینەکە ئەوەیە کە کرۆکی ئەو یاسایە چی بە خەڵکی دەڵێن کاتی خۆی ئیمامی غەزالی هەندێک لە نەیارەکانی ڕخنی ئەویان لەگەر کە و باسی لەوە کردەوە کە دەوڵەتێک ئەگەر حاکمێکی زاڵمی تێدا بێ باشتر لەوەی کەوا هیچ حاکمێکی تێدا نەبێ ئەمە مانایەکی ڕاستەقینەی ڕوونکردنەوەی وەزیفەی یاسایە لە ناو دەوڵەت و ناو کۆمەلگایە کە یاسا وەزیفەی سەرنجەکەی دروستکردنی ئیستیقرارە دروستکردنی عەدل نییە مەرج نییە یاسا ڕنگداونەی عەدل بێ نەهێڵێ عەدل دروست نەهێڵێ زوڵم دروست بێ بەڵام مەرجەکە یاسا قووەتی ئەوەی هەبێ کە ئیستیقرار دروستکە استقراری دارایی دروستکە استقراری سیاسی دروستکە استقراری کۆمەڵایەتی دروستکە خراپە نەهێڵە چی نهێڵە ئەوان نهێڵە بەڵام مەرج نییە ئەو یاسایی کە دادەڕێژێ بە تایبەتی ئەو یاسایی کە لەژێر ڕۆژنایی دەوڵەتێک یاخود دەسەڵاتێکی ئستەمکاری ئیستبدادیە دروستە بێ بە قەتعی بتوانێت ئەوە بێنێتەکەوێ ئێمەش لە ناو دەوڵەتی عەسری خۆمانە ئێستا ڕژێمی سەدام بڕۆ سەدان قەراراتی مەجلیسی خایری سەوریتیدایە پڕەتی لە زوڵم مستەم کۆمەڵی قانون هەیە تا ئێساکەژی پێکرێت پڕەتی لە زوڵم مستەم و ستەمکاری و خراپەکاری و تا ئێساکەش ناتوانێت لەبەری کاوە بەدیلیان ناتوانێت دەستکاری ئەو دەقە بکەن دەقێکی باشتر بهێنەکایە بۆیە من ئازانم چەمکەکە لە نەیبەسی بەکارهێنانی یاسا لە بەرامبەر دادگەریە هین لە بەرامبەر ستەمکاریە بۆ خۆی لە جێگەی خۆیان لە جێگەی خۆیان لە ڕووی منهجیەوە غەڵەتە لە ڕووی منهجیە غەڵەت چونکە لە بنەڕەتە وەزیفەی سەرەکی یاسا دروستکردنی سەقامگیری مالی سەقامگیری کۆمەڵاتی سەقامگیری سیاسیە نەک دروستکردنی عەدل لەبەر ئەوە ئیبن فەرەحوونیش کاتی خۆی کە لە بریچکە لە زانە گەورەکانی بواری قوانین ئیداری تاریخە و قوانین مرافعات و ئیسبات لە کۆرۆکی قوانین مەدەنی ئێساکە دەرهاتووە بەشێکی ئاوراو بۆ چوونەکانی ئیبن فەرەحوونە کە ئەڵێ مەرج نییە دەق عەدل بێنێ بەڵام مەرجە دەق ئیستیقرار بێنێ گرنگە ئەو حاڵەت بەڵام ئەو قسە باوە چییە زۆر جار کە ستەمکاریە مستەبیت ئەوەی کە کۆمەڵگا چەوسێنێتەوە یاخود بە جۆرێ لە جۆرەکان مۆدێلێک یا فۆڕمێک یا تایپێک لە تایپەکانی ستەمکاری ممارەسەیەکە پێوترێ پابەندی یاسا نابێ یاخود ڕەچاوی یاسا ناکە یا لە یاسا دەرچووە یعنی کۆمەڵێک یعنی زاراوەی بەرامبەر بەکارهێنرێ ئەمە ئەو قسەیە ئەگەرەوە تەنها یاسانەزەکانی ئەو قسێ بەکارهێنن لەوانێ بتوانم بڵم مەسەن لە زەمانێکیشا کەسێک کە ویسوەتی بەدین خەڵک ببەسێتەوە توێتی ئەو کەسەی ئەمیشە نەکات کافرە بێ بۆی کەوا شەرعیەتێک بەدەسەڵاتێکی خۆی بە لە مامۆستا ئیشارەتی بۆ دەوڵەتی دوای خولەفای ڕاشدین کرد کە دەوڵەتی ئومەیور سمبولی یەکەمە بڵین نیوەی دووەمی چرخی یەکەمی هجری کۆچی سەرەتای دەستپێکردنی ئینحراف و دەستپێکردنی ئەو زوڵمێکی ئێمە ناوەناو ئیستیبدادی سیاسی دینی کابرا بە ناوی دینەوە خەڵکە چۆسێنێتەوە کاتێک کە سروشتی پەیوەندی نێوان حاکم و محکوم بۆ ئەو درێژەکات و تەنها حاکم بۆی هەیە قسە بکە محکوم بۆی نێشتەوە شۆڕش بکە بۆی نییە قسە بکە بۆی نیە اعتراض دەرببرێ هەر ئەو خاوەنی فەزیلەتە هەر ئەو خاوەنیشتەوە بە ناوی خۆشەوە قسەکەمەتی و کاتێکی ئیسلامی خەتەرناکە کە بە ناوی دینەوە شتاڵێ بەڵام بەشێکی دیکەمان هەیە بە ناوی یاسا وشتاڵە یاساکەی پڕەتی لە زوڵم خۆی ئاین وەکو چەمکە ئاساسیەکەی خۆی ئاین ستەمی تێدا نییە چونکە ئاین بژاردەی خۆی بۆ مرۆڤایەتی بە وحی دابەزیوە بەڵام شێوازی تێگەیشتنی سیاسیەکان لە تاریخا شێوازی تێگەیشتنی سوڵتەکان یان ئەو عالمانی کە دەرباری سوڵتە بوون لە تاریخیان خەڵکانێک کە ویستویانە دین بچەمێنەوە بۆ ئاڕاستی کە خۆیان دایانەوێ بە فعلی مانایەکیان بە دین بەخشیوە لە جاتی ئەوەی بەرهەمی عەدل بەرهەم بێنێ ستەمی بەرهێناوە لە ڕاستی لە تاریخەوە زۆر ڕوویاوە و کەسانێکی متدەینی ڕاستەقینە بوونەتە قوربانی ئەو جۆرە ممارەسەیە لە قانون شامان شتەیە ئەگەر ئیزن بێ ئەو جوبلێ تاوکەم لە قانونە بۆ ئەوەی کەوا ئەو کەسی دەسەڵاتی هەیە
زۆڵمەکەی خۆی بە قانون بسەپێنێ ئەڵێ ئەم شخصەمان بۆیە گرتووە بۆیە مە حەسەوام کرد لە بەریکەوە مقارفە یاسایی کردووە بەس ئەگەڕیتەوە سەر ناو جەوهری یاساکە شتێکی جەوهری یاساکە ستەمی تێدایە ئێستا هەندێک دەوڵەت ئیسا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە کۆمەڵی قوانین دەرئەچێت لە هەرێمی کوردستانە ئەو قانونانە خۆدەزانی بە ئیرادێکی سیاسی دوو هێزی دەسەڵاتدار دەرچێت دێم هۆ لای ئەوە زۆر گرنگە ئەوەی وروژانە چکە ئەڵێم زۆر جار ئەکرێ یاسا ڕەوایەتی با بە ستەمکاریە ئەوە کرۆکی ئەسڵیشەکە ئەوە دێمە لای ئەوە لە تەوەریکیا باسەکەین بەڵام ئەچمە لای ماوەسە کامەران ئەمەوێ پرسە ماوەسە کامەران ئایا ستەمکاری بۆ خۆی تایپ و مۆدیلی جیاوازی یاخود ستەم هەر ئەو ستەمەیە کە دەسەڵاتێکی قەمعیا دەسەڵاتێکە بێ کۆمەلگا بچەوسێنەوە ئەکرێ یعنی تعریفاتی جیاواز بۆ ستەمکاری هەبێت تۆ پێش ئەم پرسیارێک وڵام دەمەوە هەر وەکو تاوکەری قسەکەی جەنایی مۆستایی من کتابێکم لەو فترەی لەبەردەستەوە بە ناوی ئوسوڵ ئیستیبداد العەرەبی کتابێکە هەر بۆ خۆی سەرچاوەکانی ئیستیبداد لە مێژووی عەرەبی و مێژووی ئیسلامی باس لێوە دەکا لەوێ تەقسیمێکی زۆر جوان دەکە کە تاوکەری ئەو گفتوگۆی ئێوەیە بەوەی کە دەڵێ مستەبید دیکتاتۆر ئەوەیە کە قانونی هەیە بەڵام قانونەکان تعدیل دەکا بۆ ئەو ئیستیبدادەی کە دەیەوێ ئەمە تاغیە کە قانونی نییە واتە مستەبید قانونی هەیە بەڵام بۆ خزمەت بەخۆی پرنسێپ و زەوابط و پەیڕەوی هەیە بەڵام بۆ خزمەت بەخۆی و خۆڵکردنەوەکە بەڵام ئەمە تاغیە هیچی نییە کەواتە مەرج نییە ئێمە پێمان وا بێ مستەبید قانونی نییە قانونی هەیە بەڵام لە مەسلحەتی خۆی ئەگە هەرنەی بێ ئەمە تاریفی تاغی داوەتێ نەک تاریفی مستەبید ئەمە یەک موزوعی ستایل و با بڵێن شێوازەکان ئەوەی کە جەنابەت پرسیارت کردووە خۆی ئێمە کۆمەڵێک مۆدیلمان هەیە لە ئیستیبداد ئێمە زۆر جار بەڵام ئەمەی کە زۆرتر لە هەمویان باریسترا بریتە لە ئیستیبدادی سیاسی واتە ئیستیبدادی سوڵتا ئیستیبدادێکە چۆن دەتوانێت کۆی دەرامەتە ئابوووریەکان کۆی دەرفەتە کۆمەڵایەتیەکان کۆی دەرفەتە سەقافیەکان هەمووی تعدیلکە لە خزمەت خۆی ئەمە بەچی بەدەسەڵاتێکی سیاسی بەدەسەڵاتێکی سەربازی لە ناو هەموو ئیستیبدادەکان ئیستیبدادی سیاسی باوکی هەموو ئیستیبدادەکانەوە هەیمەنی هەیە بەسەر هەموو ئیستیبدادەکانی تر سەبارەت بۆی کە مۆدیل بە تەکید تۆ هەندی ئیستیبدادت هەیە با بڵێن لە سەدەکانی ناوەڕاست جیاوازە لەوەی کە کۆمەلگایەکی نەخوێندەوار و شێوازێکی قودسێتی داوە بۆ دەسەڵاتە و دەتوانم بڵێم زۆردار لە ڕێگەی پیرۆزیەوە ئەم دەسەڵاتی وەرگرتووە هەندێک دەسەڵات هەیە کەمتر لە ڕێگەی پیرۆزیەوە لە ڕێگەی سەربازیەوە ئەم دەسەڵاتی وەرگرتووە هەندێک لەسەر شەرعیەتی شۆڕەژێڕی وەرگرتووە خۆی ئێستا ئەگەر تێبینیت کردە بەرەی عەمەل و ئینقازی جەزایری لە کۆتایی شەستەکانی خۆ ئەم هەواری بۆ میدیان و ئەمانە هەمووی قیادەی شۆڕەژێڕ بوون بەڵام بۆ دوایان بە ناوی پاراستنی ئەوەی کە پێی دەوترێت شەرعیەتی شۆڕەژێڕی بوون بە مستەبید و بوون بە دیکتاتۆر لە وڵاتەکەی خۆیان بەشێک لە حرەکاتی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جیاوازە واتە ئیستیبداد لە جەوهەردا یەکە بەڵام لەو نەبرەی کە پشتی پێدەبەستێ و لەو مەخرەجەوە کە لێوەی دێ لێکێوە هاتووە مۆدیل و سەرچاوی جیاواز و منبعی جیاوازیان هەیە بەڵێ ئەی ئەکرێ بڵێن یعنی سە بۆ منە کە کاتێک ئەرستۆ لە کتێبی سیاسات تعریفێکە یعنی جیاوازی نێوان ئیستیبدادی خۆرەڵاتی و خۆراواییەکە بە تایبەتی بەشێک لە ئیستیبدادە بەسێتەوە بە کۆمەلگا خۆرەڵاتیەکانەوە تا چەنەمە واقعی ئایا بۆ خۆی ئەمە لە ناو عەقڵیەت و مێنتاڵێتی یعنی سەرکردە یاخود دەستە و گروپ و تاقمەکانان نییە بۆ خۆیان ئەوێت بۆ هەژمونی خۆی بۆ کۆکردنەوەی زۆرترین دەستکەوت بۆ دەست بە سەراگرنی بەرژەوەندی تایبەتی بۆ خۆی ستەم بەرهەمێنەمە پەیوەندی بە هیچ کۆمەلگایەکەوە نێ ڕۆژەڵات بە یاخود ڕۆژاوە یاخود ئەو جیاوازیە چییە ئەرستۆی کا لە نێوان خۆرەڵات و ئەوروپا دوای ئێمە باسێکمان هەبێت لەسەر ئەوەی کە ئیستیبداد بەچ دەبەستێ بۆ قۆڵکردنەوەی ئیستیبدادی خۆی ئەمەش لایەنێک گرنگە خۆی ئەگە تێبینیمان کردبێ ئیستیبداد لە ڕۆژ ئاوایە لە سەدەکانی ناوەڕاست بەشێکی زۆری پشتی دەبەست بە شەرعیەتی ئەو شەرعیەتەی کە کەنیسەی کاتۆلیکی وەکو بەرپرسیارەتێکی تیۆکراتیانە مامەڵەی دەکرد بۆی کە هەموو سوڵتەیەکی وەزعی دەبێ شەرعیەت لە سوڵتەی دینی وەربگرێ وەکە ئەم شەرعیەتەی وەرگرت بە تاکید جۆڕایەڵەکەی بەشێکە لە دین بەشێکە لە پیرۆزی لە ڕۆژهەڵاتی لە عالەمی ئیسلامیدا دەبینین ئەو شێوازەمان نیە ئەم شێوازە تیۆکراتیە بەڵام تعدیلی مەفاهیممان هەیە بۆیە من لەو ماوەی دادی ڕاستەیەکم لەسەر چ کرد لەسەر ئەو چەمکانە کرد کە لە عالەمی ئیسلامی ئێمە لە ئیبن خەلدون و هەتا دەگاتە ماوەردی و وەرەوە بۆ دواوە و تا دەگاتە ئەم کتێبانە چۆن تەئسیلی ئیستیبدادیان کردو هەر نمونەیەک لێرە لە تەئسیلی ئیستیبداد دێنمەوە بۆ نمونە ئێمە دەبینن خلافەتی ئیسلامی ماوەیە گۆڕا بۆ مەلیکایەتی و پاشایەتی تۆ دەزانی بەشێک لە عولەمای ئێمە بۆ شەرعیەتدان بەم بابەتە تەئسیلێکی شەرعی وردیان کردووە مەسەلەن بۆ
نمونە مەلیکایەتی گەڕاون خۆی مەلیکایەتی کە خۆی گەورە لە قورئانە دەفەرمیە إذا الملوك إذا دخل قرية إن الملوك إذا دخلوا قرية أفسدوها خۆی گەورە بە ذەم باسی مەلیکی کردووە بەڵام ئەمە دەڵێن ئەوەن یا لە قیسەی زالوتیش کە داوا دەکە خۆی گەورە مەلیکمان بۆ بنێرە بۆی ڕزگارمان بێ ئەوەنی خۆی حەضرەت داود داوای مەلیک دەکات کەواتە مەلیک لە ئەسڵدا مەذموم نیە مەمدوحە واتە مەلیک لە ئەسڵدا شتێکی پیرۆزە و باشە کەواتە لە قورئانە و لە دیندا مەلیک خراپ نییە یان نظری وەلی ئەمر یان توحيد مسلمانان من غلب عليكم بالسيف فيقال له خليفة فهو خليفة لسروا أساسي أقربية السلطان توحيد كلمة بقوة بك يا بحكمة لاردو شاني طاعي واجب بوس ونك أقروانك لو أنا نيراني أو قواريا استغلالي بكان يعني دبينكم الله تأصيل الشرعي من هي شرع عندنا بلام أم وديلة لأوروبا ڕاستەوخۆ بەشێک لە تیۆکراتێتی وەرگرتو و جیاوازە واتە لە ڕۆژهەڵاتە ئێمە شێوازی تیۆکراتیمان نییە بۆ تەئسیلی ئیستیبداد بەڵام شێوازی تەئیدی عولەمامانەیە عولەمای سوڵتە کە تەئسیلیان بۆ کردووە بەڵام لە ئەوروپا ڕاستەوخۆ کەنیسا بە نەزەرەی تیۆکراتی کەنونەرایەتی خوام لە بەرهەمێنانی ئەم ئیستیبدادە بەشداری کردووە بەستم ئەوەیە کە مۆدیلی ڕۆژهەڵات و ڕۆژئاو بە تاکید جیاوازە یان مۆدیلی بەشێک لە قەبیلە ڕۆژهەڵاتیەکان جیاوازە بەڵام 2000 هەمووی پێی دەوترێ ئیستیبداد دەستەیە خانەوە ئەویش ئەوەیە ئەوەی کە پێی دەوترێ ئینفرادیەت بە حکم تاگڕەوێتی بەدەسەڵات بەڵێ کاک بەکرد ئەوەی کە باسمان کرد لەگەڵ مامۆستا کامەران ئەگەر ئێمە بۆ عودە قانونیەکەشی باسکەین وەک پێشتر خۆشت باسکەین باشە من پرسیارەکەم تۆ توانای تعقیبەکەی خۆت بڵیت و دواتر وەڵامی پرسیارەکەی منیش بیتەوە یعنی مەسەلەی بۆ ئەو مەسەلەی قانون یاخود داڕشتنی قانون بۆ خۆی ئەو کەسی کە بەویستی خۆی دایڕژێت و دواتر ستەمکاری زۆرجا بەرهەمێنێ ئەوەی کە ئێمە باسمان کردوتم پێ لە پێناسەکەی ئەرستۆ لە کتێبی سیاسە باسیەکە لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوە ئایا بۆ خۆی ئەم قانونە بۆ خۆی دیسان بۆ کۆمەڵگە خۆراوایی و خۆرەڵاتیەکان جیاوازە یاخود هەر هەمان ئەو پێناسەیە کە مامۆستا کامەران کردی لێرەوە زانایان تەئسیلێکی بۆ دۆزنەوە بەڵام لێیۆ کەنیسە بەرهەمێناوەتەوە وەڵامی پرسیاری قانونەکە هەروکو دە ئیزافەیەک بۆ قسەکانی مامۆستا کامەران سەبارەت بە مەسەلەی ئێبڵین مۆدیلی ستەمکاری لە تاریخی ئیسلامیە هەندێک شت هەیە لە تاریخی ئیسلامیە ڕوویەوە کە ئەگەر بڵین دەوڵەتی ئیسلامی لە دوای خلافەی ئیسلامی بەو شێوازی کە ئەوان هێنان یەکێک لەو مۆدیلانی کە ئەو چوار خلیفە هێنان هەرێکان مۆدیلێکی هێنا شێوازێکی هێنا جگە لە حەزەتی عوسمان ڕضا و ڕەحمەتی خوای لەسەر کە بۆ کاریسەیە وفاتی کرد و ڕەحمەتی خوا چوو بەڵام ئەوکان دیکە هەندێک شتێکیان هەبوو بەڵام لە بۆچوونی حەزەتی عەلیە لە خلیفەی چوارەمە نەبرەیەک بدی هەست پێ ئەەکەی ئەو نەبرەیە بۆنی هینی لێ ئەگەر بکەرینەوە سەر ئەدەبیاتی نازل بەلاغا قسە لەسەر ئەوە هەیە کە نازل بەلاغا هی ئیمامی عەلی نییە هەندێک گەڵان مەسەن ئەو فیسار نووسیوتی فڵان نووسیوتی بەڵام ئەگەر بگەڕینەوە سەر ئەسڵی مەوزوعەکە ئەو تیۆری کە لەسەر ئەساسی وەلا بۆ ئیمامی عەلی دروستبووە کە دەڵێ خوتبەیەکی هەیە ناوی خوتبەی شقشقیە نازم دقیقەکەیم لەبیرە ئەڵێ أما بعد فقد تقمصها فلان بعض حضرت أبو بكر قال فلان ما وصي أبو بكر تقمصها على جلي خلافي لبركت وهو يعلم أنني منها بمنزلة القطب من الرحى أو دزانية وكتشون يعني أو شكل السورة من كان القطب رحاك ونزيكم لو نزيكتر من السلطة أم نزيك شيء أو باسي لو دكان أم تيورا بلايني كتيوري إسلامي شيعية لأنه هناوي دولة إسلامية دور تيوري تيوكراتي طاوة شريعتك اللي هو ذكر كم أو زي بيغمبره مفروض ويا سلطة بأوبه والله بو خوي ترى مشكلة قشني كتير بلا أم دقة دروستا نبوت دقة شيء عالمي إسلامي هم يتبني بك بلام لسلا بانزي تأستك تبني أو تيوراك وبيش ويا شريعتك بيوني بوديك علي لا عمر باشتري علي لا أبو بكر باشتري في على علي مزاي بيغمبره صلى الله عليه وسلم الأوروبي يست أو شريعة الأوروبي أن تيوري دوانزا إمامش تيوري تيوكراتي صد عن ريك علي لو ورجيله لو تشوفيش قصيت يعني سنة كان لمقابل أوائل لصدق بتعبتي أبو جعفر الطحاوي كعقيدة طحاوي أنه سن عقيدة طحاوية اشتكي تيدا بعض سوار خليفة كان ركبوني أويلي بلام أويش خليفة كان هرسوار خليفة كانت شرعية دينية يعني مو معناه يعني أوي خلافي أو بيت هي وجه نظرك هي على أوكسي بيوابه أبو بكر خليفية كم كافر به أو تيورا من هي أو بوتشونا هي أما جورك على شرع عندني سلطي سياسي من اللي قالوا حزتي أبو بكر بحق أزانهم بخلافه أو شوار خليفية هاتون باستحقاق إخوان لزمن إخوان هاتون بلام أو كسي خلافي هم مكافرين أزانهم
لەبەرەوەی ئەسڵ بنەڕەتە مۆزوعی ئیمامە کە مۆزوعێک خوێنی زۆر لەسەر ڕژاوە کێشەی زۆر یا دروست بە تاریخی ئیسلامی مۆزوعی سیاسی لە بنەڕەتە مۆزوعی دینی نییە ئەمە ئەو مۆزوعە شارستانی ئەم جملە مهمە شارستانی دەڵێ لە تاریخی ئیسلامیدا هێندەی شمشێر بۆ سیراعی ئیمامەت هەڵکێشراوە بۆ شتێکی هەڵ نەکێشراوە ڕاستە جملەی مشهور بەڕاستە باس ئەگە وەڵامی پرسیارەکەم بەشی دومی پرسیارەکەت کە باسی قانون لە مۆزوعی قانونە ئەو قسەی ڕاستە بەڵام کاڵم ئەو قسەکەم لەسەر ئەو بوو وەکو مەبدە ڕبتی عدل یا ڕبتی ئازادی یا ڕبتی مثلا ڕفاهیت نەکرێ بە قانونەوە بەڵام معنەوە ناگەینە کە قانون هاتو وەزیفەی عدلی نییە نسبیە ئەو مۆزوع قانون لە ڕۆحی عدل زۆر نزیکە مفاهیمی عدل زۆر نزیکە من وا دەزانم شتێک هەیە پێ دەوترێت قیمی قانون چۆن دەڵێ قیمی سیاسە قیم سیاست کۆمەڵی قیم لەگەڵ خۆی دادەهێنێ کە قیم ئازادیە چیە کۆمەڵ شارەکەی سیاسیە پلۆرالیزمە چی ئەوانی کە هەن لەگەڵ قیمی سیاسی دادێن قانونش کۆمەڵی هەڵگیری کۆمەڵ قیمی خۆیەتی يعني على عرب كان جملة كان هلا سر موضوع شيء على سيف يماني مرهف يزرع الفضيلة بيسمع باش مشاري يماني هي مشاري يماني مشهور ولا كاتي كوان ابو على اباش مشار وظيفيه كمي فضيلة به رواندني فضيلة به نيلا بين روش تدرس به ابي وسيليه كمي قانون بريتي بلز رواندني عدل وظيفية كمي قانون الراسية بلام استاكا أو وظيفة لنا قانونا بو تشتكي نسبي زور الرهانية بلام أو خالي هاو بشي منظومة ياسائية بتايبتي ياساي دستوري أو ياساني كبيونديان بالرخصتي جاني كشتي خلقه وهي خالي من الرديو أساسيتي عند أو كاستقرار بينه استقلام جيل دروسكا تنا قانون خاصة كانش بون من قانون أحوال شخصي قانوني مدني وقانوني كده يعني بينين ضل ضروري استقرار لمعاملات دروس به وكنت شلون استقرار لقوانين سروشتها بون بلي او لبلي صديا دبي بعلم ناكري الرجل الرجل لانه بين زبي بعلم مش سروش تكاتيه طلع الدوله يجوك سروش بطبيعه واهي كاتك قانون زور قران كاريتي داكرا يا هالجري او مفاهيم اساسيه انا نبون كاد دولتي لسدر سبه جياني خلق تيجاتيا فوزاد سبه خلقنا اميد بايماني بوش بدولتنا منه اما كروشي موضوع كاساكل راسيه مفهوم ظلمي قانوني شكل ثاني او براوديني وخورالات وخوراواق بكورتي ولا بيتو بش ملاي ما وصل من براورتكردن لە بینی خۆڕات و ئاوان لە شوێنی خۆی دانی ئەوەشان بۆچی چکە دوو نموزن لە دوو جوگرافیای جیاواز لە دوو قۆناغی تاریخی جیاواز لە دوو پێک هاتەی مرۆڤی کۆمەڵایەتی سیاسی جیاوازە لەبەر مقارنەکە عادەتی لە بین دوو شتا ئەکرێت بۆ خۆی ڕۆحی ستەم و ئیستیبداد لە یعنی چاندنی ڕۆحی ستەم و ئیستیبداد پەیوەندی بە ژینگە و جوگرافیەوە هەیە یاخود پەیوەندی بەشێکی زۆر باسی مۆدیلەکەم کاک ئابەباری سایکۆلۆژی باسی مۆدیلەکەم ئەجینا کورکا کامەران ئیشارەیەکی جوانیە لە مۆزوعەکە فەرمووی کە مەوزوعی ظلم هەر ظلمە ئەو ستەمیکێک ئەو بەرەکەوتەی کە زۆڵمێک دروستەکە ئیستیبداد دروستەکە لە غەرب یا لە شەرق یەکشتە ڕاستە بەڵام مۆدیلەکەی شێوازی ممارسەکردنەکە بە فعلی جیاوازێکی زۆری هەیە من ئازانم ئێستا ئەوروپیەکان زۆر باسی دیموکراسی دۆشتانە زۆرەکەن و من پێم وایە تا جەنگی جیهانی دووەم ئەوروپیەکان بۆیان نیشانەزی بە بەرهەمەکانی دیموکراسیەوە بکەن بۆیان نییە چونکە لە پاڵ دیموکراسیەدا زستەمی زۆر گەورەکراوە خوێنی زۆر ڕێژراوە ئەوروپیەکان مەسئولن لە خوێڕشتنی زۆرترین میلاکاتی بەشەری لە تاریخا کە جەنگی جیهانی یەکەم و دووەم مسلمانەکانیان قەوماند و ئەوان قەوماندویانە ئەوان قەرزاری ئەمریکیەکان کە دیموکراسیەدان سەپان بەسەر ئەوروپایە ئەوان قەرزاری حەقیقەتەن وەگەرنا ممارەسە و هەڵسوکەوتی دەوڵەتە ئەوروپیەکان لەناو ئەفریقا و لەناو ئاسیا و لەناو ئاسیای دوورە ئاسیای نزیک و وڵاتی ئیسلامی بەتایبەتی نموزەجێکە لە وحشیگەرێتی کە هیچ خوێن ڕێژە لە تاریخ هەشتی وای نەکردووە ئەمە بەڵام قسەکەی لە ئێمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت قسەکردن لەسەر مۆدیل بە بڕای من هین نیانی بڵین لەوانەیە قسەکردن لەسەر چەند ڕێنێکی جیاواز لەسەر چەند ڕێنێکی جیاواز نەک لەسەر کۆمەڵشی جیاواز ماوەسا کامەران پرسیار ئەم پرسیارەی دوا بخێتا وەکو هەندێک تەوزیع لەسەر ئیستیبداد و تاریخی ئیسلامی دەدەی بۆ ڕووکردنەوە من دێمە سەرەوە ئێمە پێشتر ئێوە هەردووکتان باسی تاریخی ئیسلامی و ئیمامەت و هەندێک تێڕوانی جیاوازتان کرد بەڵام یعنی بەشێکی زۆری لەوانەیە ڕووبەرێکی فراوانی قورئان بۆ خۆی وەستانەوەی دژی زوڵم و ستەم باسەکاوە پێغەمبەران کە هاتوون بەشێکی زۆری بۆ لابردنی سوتەم و تۆغیان هاتوون لەسەر کۆمەڵگاکان یعنی بۆ خۆی ئیسلام ئایا کێشەی لەگەڵ زوڵم و ستەما هەیە یاخود لەگەڵ جیاوازیەکانە کە ئەوەی لە غەیری خۆیەتی ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە باس زۆر جار باسەکرێ و ئەهێنرێ و ئەبرێت ئیسلام بۆ خۆی کێشەی لەگەڵ ستەما هەیە کێشەی لەگەڵ جیاوازیەکانیان لە هەر ئاینێکی هەر بیر و باوەڕێکی ترە تەنانە لەگەڵ ئەوانەشە کە مشریک بوون هاوڵ پەیداکەر بوون بەڵام بۆ خۆی مشکیلەی خودی ئیسلام و جەوهەری ئیسلام کێشەکەی لەگەڵ زوڵمایە لەگەڵ ئیستیبدادایە لەگەڵ ستەمایە
لەن چۆنە تو مامۆستایەک لە قوتابخانە ئەگەر بزانێ شەرعێتی باش مامۆستایەتی بوون و پیوانەی باش مامۆستبوونی ئەوەیە کە قیاسێک هەیە لە ناو قوتابیەکان بزانێت چەندە قوتابیەکانی حاڵی کردو هێوە شێوە لە ئیستیبداتی خۆی دێتە خوارەوە و ئاگای لە جوێگرەکانێتی بزانێت چەندە ئیستیفادەی لێ دەکەن ئاگداری ئەو بابەتە بە ئێمە لە تاریخی ئیسلامیدا لە ڕۆژگارێک کە لە دوای مردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوڵتە شەرعێتی سوڵتە لە بەشەرەوە وەرگیرا ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە ئێمە ئەوروپیەکان دموکراتیت دەگەڕێنەوە بۆ سەردەمی بابرین یۆنان سەردەمی یۆنان کاتێک کە کۆ دەبوونەوە یەکەم بەشێک لە یۆنانیەکان کۆ دەبوونەوە تەبەقەیەکی عولیا لە یۆنانیەکان بۆ ئەوەی کە بزانن ئایا شەڕ لەگەڵ فارسەکان ڕاگرنیاننا زەریبە زیاد کەنیاننا ئەجینا کۆبوونەوەی دموکراتێتی یۆنانی کۆن بۆ شەرعێت نەبووە بە مەلیک بە مەسئول ئەمە لە شوێنی خۆیەتی بۆ قەراراتێک بۆ پرسوڕایان پێکردوون بۆ یەکەمین جار لە تاریخی ئێمەدا لە تاریخی ڕۆژهەڵاتی لە تاریخی ڕۆژهەڵات تاریخی عالەمی ئیسلامیدا ئەوە بووکە شەرعێت لە مرۆڤەکانەوە وەرگیراوە چوار خەلیفەمان هەیە ئەو چوار خەلیفانە لە چەند خاڵێک مشتەرەکن لێرەوەی مە ئەساسیاتی دژە ئیستیبداد دادنین بۆ نمونە هەر چواریان شەرعێتیان لە مرۆڤەکانەوە وەرگرتووەتە تیۆکراتی نەبوونەوە زۆر گرنگە هیچیان لەمانە بە تەوریتی سیاسی دوای خۆی دانەناوە کە دووبارە ئەمە زۆر گرنگە کە 2000 ئیستیبداد بەوە تاوانبار دەکرێت کە تەوریتی سیاسیەوەتە لە دوو خۆی کەسێک لە نزیکانی خۆی دادەنێ هیچیان بە ئیستیبداد واتە بە زەبری شمشێر خۆیان نەکردو بە خەلیفە و هەر سواریشیان بە ئەغلەبیە بوونەتە خەلیفە توواگە تێبینی ئەو بابەتت کرد بێت کەواتە ئەمە دژی نەزەرەی تیۆکراتیە دژی نەزەرەی ئیستیبدادە دژی نەزەرەی تەوریتی سیاسیەوە دژی نەزەریەی فەرزی عەقلیە بەسەر ئەکتەریەتدا ئەمە نمونەیە کە لێرەوە ئەم حالەتەمان بۆ دروست دەبێت بۆ خەلیفەکانی ڕەشتی ئیستیبداد نەبوون لەبەروی لە ناخەوە قەناعەتیان وابوو شەرعێتی وان لەو پانتایەیە کە ئەمان مەسئولێتی دەکەن ئەمە مۆزوعەکە ئەگە تێبینیت کە دەبێت لە خوتبەی هەر چوار خەلیفەکەش ئەم بابەتە هەیە کە من باشتر نیم لە ئێوە و ویتر با بڵێن کاری ئێوە بەڕێوە دەبم و تاخیری کەواتە هەر کاتێک ئەوەی کە پێی دەدرێت بەرپرس لە مەلیک و لە سەڵاتەوە تا دەگاتە خوارێ قەناعەتی بۆ دروست بوو کە شەرعێتی وجودی ئەو جوانی ئەو باشی ئەو ڕێچی ئەو مانەوەی ئەو تایبەتە بەو ڕێعەیە کە ئەم حکمی دەکا و ڕەزامەندی ئەو شەرعێتە ئەلێرەوە هێوان شێواش وەکو پێ ئیستیبداد نامێنێ بەڵام بەر لەوەی وەڵامەکە تەواوکەی منەوێ ئەو بەسەرمان تێنە پەڕێکەواتە تەوریسی سیاسی میراتگیری یاخود هەتا ئێستا لە یەکێ لە کتێبەکانە کە باسی ستەمکاری ئەکا بەشێکی زۆری لەسەر تیۆرە کۆنەکان ڕۆژوانەی ئەفلاتون و ئەرستۆ و جۆن لۆک و لەسەر ئەوانە بەشێکی قسەی کردووە قسە لەسەر بۆ خۆی خودی خێزان و تەوریسی سیاسیەکە یعنی بە بڕوای تۆ غیابی تەوریسی سیاسی و نەوەکان و باوک و کوڕ و کوڕەزا پشتا و پشت ئەمە بۆ خۆی بەشێکە لە نەهێشتی ستەمکاری ئیستیبداد خۆی مزبەکە ستەمکاری لەوەدا بەتەنها خۆی نبینێتەوە بەڵام بەشێکی سەرێکی نییە بە تاکید بەشێکی سەرچیە خۆی مۆزوعەکەوەی بە فعلی دەسەڵات شەرعێت لە چێوە وەردەگرێت ئەگە شەرعێت قەناعەتی وابوو شەرعێت لە مرۆڤەکانی خوار خۆیەوە وەردەگرێت بە تاکید ئەوە بەقەدەر ئەمە ئیستیبدادی تێدا کەم دەبێتەوە بەسەکە قەناعەتی وا بۆمە شەرعێتی شۆڕژێڕیە وەکو بنەماڵی ئومەوی و ابن خەلدون دەڵێ ئەمە هەڵقوڵاوی عەسەبیەتە چکو عەسەبیەتیان لە خەڵک زۆرترا پێی وایە داخۆنەوەکەوی باشتری بەڕێوە دەبن هەر هۆکارێک لە هۆکارەکان غێری ئەمەی کە شەرعێت لە ئومە لە خەڵکەوە وەردەگرێەوە پێویستە ئەم ببێتە سەرساوی ڕەوایەتی ئەلێرەوە ئیستیبداد سەرهەڵەدا کەواتە ئەمەی کە ئێمە لە تاریخی ئیسلامیشدا زۆر جار دوعاتمان کە دوعا دەکەن خی گەورە مەلیشێکی عادیلمان بۆ بنێرە قەناعەتمان وایە ئەگەر بێت و مەلیشی عادل بە عەدالەتی ناخی خۆی بێ ناخی خۆی بێ بەڵام ئەم شەرعێتەی لە ئومەوە وەرنەگرت بێ بە تەفاهم و لێک تێگەشتنێکەوە نەبێ دوور نییە لە دوای پیربوون و بە ساڵاتچوونی خۆی منداڵەکانی بیکەن بە تەوریتی سیاسی و جارێک کە ئیستیبداد باداتەوە خۆ نمونەمان لە ڕوانگەی و لە تاریخا زۆرە کەواتە شەرعێت وەرگرتن لە ئومە لە خەڵک و دوورکەوتنەوە لە شەرعێتی شۆڕژێڕی دوورکەوتنەوە لە شەرعێتی تیۆکراتی دوورکەوتنەوە لە شەرعێتی عەسەبیەتی ابن خەلدونی هەموو ئەمانە ئێمە بەرەو دوورکەوتنەوە لە ئیستیبدادمان دەبە بەڵام هەموو ئەمانە کە بوون بە جەمسەر و قووەیاندایە کەسی یەکەم هێوە شێوار ئیستیبداد لەدایک دەبێت بەڵێ کاک بەکرد تاقیبی دەبوو لەسەر ئەو گفتوگوی لەسەر مۆزوعی ناولێنان بڕین بۆ ئەو مۆدیلی کە جەناب باسی لەکەن ناولێنان لە سیستمێکی سیاسی لە ڕاستیە هەم ئیسلام وەکو ئاین وەکو تاریخیش یعنی لە مەوارەساتی لەسەر باری ئەو هەموو لە حەزانەی کە هەیە لەسەر تاریخی ئیسلامی لەسەر سوڵتە لە تاریخی ئیسلام با بڵین
مۆدیلێکی دیاریکراو نییە بۆ سوڵتان ینی جەوهرێک هەیە تۆ شورایەکت هەیە لەسەر عدل بڕوا بڕێەوە ملتەزیم بە قورئان و فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم سروشتی ئەو پەیوەندی کە لە بینی حاکم و محکومە هەیە بە شێوازێکی بڵین عادیلانە پڕ لە فەزیلەت و عدل شۆڕ بێتەوە بۆ یەکتری ئەوە ئیتر مەلیک ئەیکا حاکمێکی دەستوری ئەیکا مەلیکی بڵین سەرکردێکی ئاسایی ئەیکا ڕێزوزەرا ئەیکا یا سەرۆکی دەوڵەت ئەیکا کێشەنی لە ڕاستیە وەی فۆرمێکی تایبەتی لە ئیسلامە دانراوە بۆ دەسەڵات وشەی مەلیکە لە قورئانیشە لە دوو شوێنە هاتوون هەردوویان لە دوو سیاقی تاریخی جیاوازە هاتوون یەکێکیان باس دەوەیە چکە جوولەکە لە ئەدەبیاتی جوولەکە لە تەوراتی شەو مستەلەح زۆر بەکارهاتووە ئەوان وشەی مەلیک بەکارهێنن وشەی پاشاش بەکارهێنن شانشاش بەکارهێنن کۆمەڵێک مستەلەحاتیان هەیە بەکارهێنن وشەی مەلیک لەوێدا یانی سەرکردە ومعناه ئەو مەلەکێتە ناکە ئێساکە لە نظامی تەوریس و ڕەچەڵەکە بەکارهێنرێ حتى يبعث لنا طالب أمريكا أو كيد ليش إن الملوك إذا دخلوا قرية باسي بنو إسرائيل كهمان أوجد سياقي تاريخيات وبويا شرعية بيداني جورج لفورمي سياسي بويكوا أم فورم سياسي لو أنا لو فورمي تريان باشتر به الله بقى ملكياتي تشاج كي يمكن ملكية دستوري للراسية أما بويا كردنا جورك اللي ميكاش كردون دم متشاورين وقرنا جواري شكا أمنية جواري شكا أويك أو قيم سياسية أو دصلاة خلي يقرأ لنا لخروج القرآن والنزيكا شرع لممارساتي سلطوي ئاینی قورئانی و نزیکە ئەو موضوعی میراث و خێزان و تەوریستی سیاسی کە باسمان ئەوە بە بڕوای تۆ بۆ یەکێک لە کۆڵەکانی بەرهەمێنانی ستەمکاری ڕای منتر چرخی دوم دڵی نیوەی دومی چرخی یەکەمی هیجری کۆچی کە ئومەویەکان هاتن سەر کورسی دەسەڵات ئیتر بڵین بیدعەچی ئەگەر تعبیرەکە جایز بیدعەچی دایەنەتی ئەو فۆرمەن لە تەوریستی سیاسی بۆیە نظامی مەلیکایەتی لە ئیسلامە تێکەڵە لەگەڵ تێکەڵە لە ئەو نظامە تەوریست مەلیکایەتی کە لە ئەوروپا هەبووە لە شوێنەکانی دیکە هەبووە لەوانەیە پێت دەهین بێ پێت سیر بێ کە بەڵام عیلاقەیەکی ڕۆحی و عیلاقەیەکی سەقافی لە بینی عالمی ئیسلامی لەو کاتانە هەبوو لەگەڵ ئەوە لە سەفەرێکە لە سویسرا بووین لە سانت گالن مەکتەبێکی زۆر گەورەی هەیە زۆر زەخمە مەکتەبەکە شتێکیان بۆ هێنانی زۆر سیر بوو کاک ئارام پێستێکی چربێکی هینە یان بۆ هێنان شتێکی لەسەر نامەکی لەسەر بوو نامەکە سندوقێکی ڕەشی لەگەڵا بوو وتی سانت گالن قەشەیەکی مەسیحی بووە لە سانت گالن لە سویسرا دانیشتووە ئەو کاتە لەگەڵ دەوڵەتی هێنابووە لەگەڵ ئەوروپیەکان بووە هەرون ڕەشید لە عالمی ئیسلامیەوە ئەم نامەی بۆ ئەم سانت گالن نووسێ لە کتێبەکانی خۆیان هەڵەگرت بوو شتی زۆر ناسک و جوانی تا بوو نامێکی جوانی بۆ نووسی بوو یعنی عیلاقەیەکی سەقافی تەبادلی ئەفکار و سەقافی وەرگرتنی جۆ فۆرمی بیرکردنەوە وەرگرتنی فۆرمی دەسەڵات وەرگرتنی شێوازی حکومداریکردن لە بین عالمی ئیسلامی و عالمی غەربە بەبەردەوامی هەبووە و تایبەتیش مستەشرقین حضوریان هەبووە هەر لە دوای ئەمەویەکان و حضوریان هەبووە هەتا ئەو کاتە ئەو دراسەتانی کە دەریێخن ئەوانەی کە ئەگەر بە خۆشیان حضوریان نەبووە دیراساتیان لەسەر ئەو شێوازە ژیانی کە دەوڵەتی ئیسلامی هەیە بۆ زۆر ئامادەبوونێکی زیندووە ئەو دراسەتانی عفوا کە تخوا بە ئەو قسەی تاوەکەم ئەو دراسەتانی ئەوان لەسەر تاریخی ئیسلامی کردوانە مامۆستا کامەران لەوانەیە لەگەڵمان ڕێک بێت لەو مۆزوعە ئەو دراسەتانی ئەوان لەسەر تاریخی ئیسلامی و لەسەر فۆرم و دەسەڵاتی ئیسلامی کردوانە زۆر زیاترە لەو بەرهەمەی کە مسلمانەکان خۆیان تەقدیمیان کردووە سەبارەت بە دەسەڵاتی سیاسی چونکە ئەگەر سیرکی ئەو کتێبانی کە باز لە سروشتی پەیوەندی نێوان حاکم و محکومەکە لەناو عالمی ئیسلامی زۆر محدودە لە زۆر شیکاتە تەوری کرد بەزەوە زۆر بە محدودی ماوەتەوە ئەمەش ئەوە دەرەخات کە مەفهومی عدل یا مفهومی ئازادی یا مفهومی قیمی سیاسی ڕاستەقینە و ملتەزیم بە قورئانەوە لە ناو دەسەڵاتی سیاسی ئیسلامیە لە دوای دەوڵەتی ئومەویەکانە وجودی نەماوە مجرد ڕەمزێک بوو هێمایەک بووە عالمی ئیسلامی عالمێکی ملتەزیم بووە ئێمە کۆمەڵە جەدەلە یا ئارگومنتە لە ناو مێژووی ئیسلامی و تاریخی ئیسلامی پەڕینەوە بۆ ئەوە لە باسی ئیستبداد و ستەمکاری بەڵام بۆ خۆی خودی ئیسلامیە واکو ئەسڵی دینەکە قورئان تا چەند یعنی بۆ خۆی ئیسلام کێشەی لەگەڵ زوڵما هەیە یاخود کێشەی لەگەڵ بیر و باوەڕە جیاوازەکانەیە کە پانتایەکی زۆری قورئان بازە زوڵم و ستەمکاری و عیتاب و سەرکۆنە و وەستانەوە دژی زوڵمە خۆی ینی کوڕێکی ئاین ئیسلاح چاکەکاریە چاکەکاریە لە باری کۆمەڵایەتی لە باری سیاسی لە هەموو وارەکانی ئین ئوریدی لە ئیسلاح باشە ئەمە شیعاری ئیسلاح مخالفەی ئەتوانین بڵێ ئیستیبدادە بە بڕای ئیسلاح چاکردنی هەموو منزومە کۆمەڵایەتی سیاسیەکەی بەکوور بەیەکەوە بەڵام سەرنجی بەڕێز ڕاکێشن بۆ سەدەی بۆ ساڵی پێنجەمی نبوەتی پیامبەر صلی الله علیه وسلم کە فەرمانایە بە مسلمانەکان هەڵە بڕۆن بۆ حەبەشە فإن بها ملكا لا يظلم عنده أحد يعني موضوعی تەوحیدی ئەصحابەی نەجاشی دوای لە زانانی سیرە باسی لەوەکرد کە موحید بوو کەچی و خلافێک لەسەر ئەو مۆزوع هەیە بەس خۆی خاڵی ئەساسی و جەوهەری لە سەفەرکردنی مسلمانانە بۆ حەبەشە ئەو ڕێگا دوورە ئەبرن لەبەرەوەی کەوا لێوێ زوڵم ناکرێت
لەوێ زۆڵم ناکرێت مەفهومی چاندنی مەفهومی عدل و زۆڵم هەر لەو کاتۆ لە زیینی مسلمانەکانە چەسباوە کە ئەساسی ملک عدلە ئەساسی ملک عدلە ئەساسی دەوڵەت عدلە نابێت لە پاڵ دەوڵەتە زۆڵم بکرێت بۆچی ڕنگدانەوەی زۆڵمی زیاتر لە پاڵ دەوڵەتە زۆر باسی لێوە کرێت چونکە ئەساساً دەوڵەت مەفروض عدل ئیقامە بکە لە بین ئینسانەکانە سروشتی پەیوەندی ئەو زوڵمەکە بڵێ ئەو زوڵمەی کە ئەکرێت لەسەر ئاسی تاگ ڕنگدانەوەی هەیە بەڵام کاتێک کە دەوڵەت خۆی دەبێتە دەوڵەتی ستەمکار میلەتێک کاو لەبێ وڵاتێک مەملەکەتێک وێرانە بێ مەملەکەتێک سەر و بەری بەسەرێکەوە نامێنێ لەبەر ئەو بە فعلی باسکردنی ئەم مۆزوعی زۆر گرنگە بە بڕای من زانانی ئیسلام کە لە تاریخا زۆر باسی ئەم مۆزوعیان نەکردووە مەشغوڵ بوون بە شتی دیکەوە لە مەجالاتی دیکە زۆر تەتەوریان کردو بەڵام لەم مەجالە سیاسیە بە بڕای من گەشەی تەواو وەکو پێویست نەبوو بە ئاستەکانی تر بەڵێ سوپاس مامۆستا کامەران قسێکتە بوو وڵی زن چۆن ئەمەی کەمەمسە باسی کرد باڵین کە زۆر هەندێکی ڕاستە هەیە لای ئەوروپیەکانەوە باشتر کراوە لای ئێمە زۆرترن با لێگەڕین بەڵام تە سوێرسی بابرین ئەنزیمەی هەڵبژاردننی ئەمریکی بکە خۆی ئیستیبدا زۆر جار لە چیەوە سەرچاوە دەگرێ ئەم سەرۆکە چۆن هاتەوە سەر حکوم زۆر جار ئەلێرەوە کە بە ئیستیبدات هات مەترسیە بۆ قۆناغەکانی دواتریش بەڵام لێرە کە شەرعیەتەکەی لە ئیستیبدادەوە نەبوو ئەگەر ماوەی حکومڕانیەکەی زۆر جار تاگڕەوانش بێت لە دەسەڵات بەڵام هەمیشە چاوی لە یەکەماوەکی کۆتایی پێهات بە دەنگدان لا دەچێتەوە تۆ سەیری وەزعی ئەمریکا بکە مەسەڵەن دوو سەرۆک زیاتر دەکەونە و نافەسەی هەڵبژاردنەوە ڕکلام بۆ خۆیان دەکەن ڕخنە لە بەرامبەرەکەیان دەگرن بەڵام دوجار زۆرینە بۆ چی یەکلابەوە دەبێتە سەرۆکەوەکانی کە پیرۆزبایی لێ دەکەن تۆر ئەمە لەگەڵ شە هاوشێوە بکە لە قۆناغێکی کۆمەڵگای عەرەبی شەرقی خۆماندا لە دوای مردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەند کاندید هەیە بۆ خەلیفە ئیمامی عەباس و عەمار و مەجموعەیەک لەمانە دەستن لای پێغەمبەری خوا و کاندیدەکەیان عەلی کوڕی ئەبی تاڵیب ڕەزای خوای لێبێ ئەنساریەکان سعدی کوڕی عوبادەیە کاندیدەکان بەشێکی زۆرینەی مهاجرینەکان کاندیدەکان ئەبوو بەکر سیدیق ڕەزای خوای لێبێ دێن لە ساقیفەی بەنی سەعدا دوای مناقەشەیەکی زۆر هەر یەکە و مبەرراتی کاندیدی خۆی باز لێوە دەکات بەڵام دوازار کە لەسەر کاندیدێکیان جێگیر بوون ئەوەکانی کە بێدەنگ دەبن و وازی لێ دێنن ئەمە لە ڕۆژگارێکدا کراوە کە شەرعیت وەرگرتن لە خوارەوە و لە ئەنجامی گفتوگۆ و لە شێوازی کاندیدی جیاواز و دوور لە تیۆکراتی و زۆر لە تەوریتی سیاسی ئەگە تبینیت کردبێ نمونەیەکی زۆر فەرید و گەورەیە بۆ خۆناغی خۆی دوای ئەو خۆی بن تەیمیە دەڵێ ئەگەر بێت و ئیمامی خۆی ئەگەر حەدیثێکی دوور و درێژی بوخاری و مسلمانێ لەسەرەوەی کە ئەبوبەکر سیدیق مشاوەرەی زۆری بە سەحابەکان کردەوە یەکێک و دوو کە عومەرتان پێت چۆنە ڕەزای خوای لێبێ پێیان چاک بووە و ئەوجا ئیبن تەیمیە دەڵێ ئەگەر بێت و بەیعەی عام نەبوویایە بۆ خەڵکەم و پێی ڕازی نەبوونایە تەوسیەکەی ئەبوبەکر نرخێکی نەبوو تۆگەداری ئەوەی بە و دوایوی کە چۆن دانراوە ئەگەر تێبینیمان کردبێ ئەگەر بێت و ئەم سیستەمە دوجار عەسەبیەتی قەبیلەی و مەلیکایەتی و ئەمانە نەگەڕابایەوە واتە ئەم شوڕایە ئەم پەرەپێدانی شەرعیت وەرگرتن لە ئومەوە گەشەی بکردبایە من پێم وابوو ئێستا عالەمی ئیسلامی زیاتر لە بندستی ئەوەی پێی دەوترێ عەدالەت و لە بندستی ئەوەی کە ئەوروپیەکان ناوێت لە ناوە دێموکراتیەت و ئەوەی کە سیقەی ئومە و دروستبوونی تەبەقەیەکی لیبرال کە بتوانێت ئازاد بێ و ڕەئی خۆی هەبێت و ئەگەر کۆمەڵێک ئاماژەمان هەیە لە سەردەمی ئومەوی لە کاتی هەڵبژاردنی خەلیفەکان عەفوەن سەردەمی ڕاشدی لە کاتی هەڵبژاردنی خەلیفەکان ڕەخەتکردن لە خەلیفە هەست بە کۆمەلگایەک دەکەی بە مستەلەحی ئێستای معاصر کۆمەلگایکی زۆر لیبرال بووە ینی خەلیفە بەرپرس بووە بەڵام ئەو هەیمەنە گەورەی نەبووە ڕەخنەی لێ بگیرێ خەلیفە لە دوای مردنی کەس بیری لەوە نەکردەوە کوڕەکەیان بە ئیستیبدا دانیشتون و چۆن کەسێککە دابنێنەوەتە شەرعیەتەکە دوور لە تەوریتی سیاسی و دوور لە ئیستیبداد و دوور لە تیۆکراتی بوو بەڕاستی ئێمە دەتوانین ئیستنباطێکی زۆر گەورەی ئەم ئەحکامە بکەین بۆ دانانی بەرپرسیارەتی لەو سوار خەلیفەی ڕاشدی بەڵام بڵێن چی دوازار کە لەسەر دەستی بنەماڵی ئومەوی زارێک کە ئیستیبداد گەڕایەوە و ئەم نمودە جوانە ئەم نمودە سەرکەوتووە ئەم نمودە ڕێگریە لە ئیستیبداد لە گۆڕندرا و بەم خۆناغی مامۆستا کامەراگەر ئێمە کۆی پرۆسەکە وەرگرین یعنی باسێکی تری گرنگی باسکردن لە ئیستیبداد و ستەمکاری یعنی بۆ خۆی فاکتەرەکان یا هۆکارەکانی بەرهەمهێنانی ستەمکاری چییە یعنی ئەوە چییە کە ستەم بەرهەم بێت خۆی بەشیشەنەوە سایکۆلۆژی بێت چکە هەموو مرۆڤێک هەمیشە لەگە دەوروبەری خۆیدا هێندەی حەزی بە بەڵەیە حەزی بە نەخێر و بۆچی و لە بەرچینی ئارخۆی سروشتی مرۆڤەکان لە ڕووی سایکۆلۆژی ئەویان هەیە هەموو مرۆڤەکان حەز بە زۆرێک لە سوڵتە و تەمەتوع بە ڕایەڵەیەکی کۆمەڵایەتیەوە دەکەن کە لە دەوری وێبووی پارێزێ هەموو سوڵتەکان لە ڕووی ئابووریەوە حەز دەکەن ئیمکانەتێکی گەوریان لە بەردەستدا بێ هەموو حالەتێکی دەرونی هێندەی حەز بە مەدەح دەکەن هەز بە بەدەم ناکە هەموو سوڵتەیەک بیر لەوە دەکاتەوە ئەم دەست
دەستکەوتا کە سوودی لێوەرگرتووە بۆ نزیکەکانی خۆی بێ لە دوای خۆی واتە ئەمە بەشێکی زۆری ئەوەی کە من نازانم دراستێکی باشی مقدیمەم کردووە ئەوەی کە ئێمە لێ تێدەگەین بوونی زۆرێک لە حەز بە عەسەبیەت و حەزێکی سوڵتەوی و حەزێکی باڵەدەستی حەزێکی ناخی مرۆڤەکانە و قیودانان بۆ ئینسانەکان و پابندبوون پێی کە چەندە پێی گەورە دەبێ بەڵام هێندەش دەبینین ئازار دەسێژێ لە ناخەوە ئەمە حالەتێکی ئیستیبدالی لە ناخی تاکەکان دروست کردووە حالەتێکی گرنگکە پێم خۆشە ئەگەداری ئەو بابەتە بین ئێمە لە قەرنی چوارەم و پێنجەم و ئەوانە جارێککە حالەتێکمان بۆ دروست بۆ لە تاریخی ئیسلامی خۆیگە تبینێت کردێ ماوەردی و ئەحکامی سوڵتانی و ئەبوی عەلی هەر لە ئەحکامی سوڵتانی و غەیات الئومەمی ئیمامی جوێنی و ئەمانە بەشێکن لەمە چۆن بتوانن جارێککە سوڵتە بە دیسپلین بکەنەوە پرنسێبدا بنێنەوە بۆ سوڵتا و چۆن وا بکەن بڵێن خەلیفە بۆ مەرزانە هەڵبژێردرێ ئەلی اختیار و هەلی حەل و عەقد چۆن دەبێ قەرار بدەن بەر بە تەوریتی سیاسی بوەستنەوە بەڵام کاتێک کە ئەگە تۆ تبینێت کردبێت کاتێک کە لە وەجبەی یەکەم ئەمبەر نصوصی جوان بوو نەیانتوانی لە مەیدانی واقعە ئەمە بەرهەم بهێندرێ دەبینن جارێککە سلسلە کتابێک شترمان هەیە بە ناوی ئادابی سوڵتانی و نەسایحی ملوک بۆی کە مەلیک هەر مەلیکە سوڵتە هەر سوڵتەیە مستەبید هەر مستەبیدە چۆن جارێککە مسڵمانان هان بدەن خێریان چەندە دەگاتێ ئەگە دەستیان پێیان بگەن نسیحەتیان بکەن واتە لە ئیستیبداد وهێنانە خوارەوە و لە دیسپلینکردن بێئومێد بوون جارێککە چۆن من نسیحەتی بکەنەوە لێرەوە ئیستیبداد لە عالەمی ئیسلامی لە تاریخی ئیسلامی من ڕەجی داکوتی ئەم ڕەگداکوتانە بوو لە دوای عەباسیش هاتە عوسمانی و ئیتر درێژەی سپاس ماوەسا کامەران کاک بەکرد لەوانەیە من ماوەی بەرنامەکەم بەرەو کۆتایی چێ بەڵام ئەم ویست ینی هەر ئەو پرسیارەی لە بەڕێز ماوەسا کامەرانم کرد بۆ تۆش ئایا هۆکارەکانی بەرهەمهێنانی ستەمکاری بیانی لە دیدی تۆ چییە بۆچی ستەمکاری بەرهەم دێ جیاواز لەوەی کە مامەسا باسی هەندێک لە سەرچاوە مێژوویەکانی ناو تاریخی ئیسلامی وەزانە و فەقیه و تیۆریستەکانی بواری شارەزای بواری سوڵتەی سیاسی و ستەمکاریەنە یعنی باس کرد ئایا هۆکارەکان چییە بۆ خۆی زۆرجا هۆکاری سایکۆلۆژیە هۆکاری دەرونیە مۆنۆپۆلکردنی دەسەڵاتە حەزی بەرژەوەندی و ئارەزووە یعنی زۆر جار ئەگوترێ بە تایبەتی لە زانستی نوێ پێوتێ هەندێک هەیە بە جۆرێک لە نەخۆشی وێنایەکەن بە بڕوای تۆ چی ئەمە یعنی کە کاگەرم بەشێکی پەیوەندی بە خودی ئەو کەسێک کە ممارەسی سەمدارێکە کە هەندێکی پەیوەندی بە خەڵکەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە ممارەسی سەمدارێکەوە کە هەر ئەگەر ئەو وێنەی بخیتە وێنێکی ئاستی خەڵکی احتیاطی تۆ لەناو بازار ڕامەجموعەی خەڵک دەبینی هەمووی متەمەسیکە بە حەقی خۆیەوە ئەوەی دەستی تۆش بە حەقی خۆیە دەزانێت ئەم وێنەی بکە بە وێنێکی سیاسی گەورە ئەم شخصە بێنە بیکە بە سەرۆکی دەوڵەتێک بەو حەزانەوە گەورە بێ فەرمودەیەکمان هەیە نازانم دەرەجەکەی چۆنە بەڵام شتێکی زۆر نایە بۆ جوانەوە کە دەفەرمێ يكبر الإنسان ويكبر معه شيئان المال والحياة إنسان جورة دبيه ولقال جورة بوني إنسان جدا حزي بو مال وحزي بو جيان زور جورة بلقالي منارك بتقولنا سياري بتقولنا من علاني بكرة جيرة بيت طبعا ككاتي جورة بس روش اسمه اللي بعنا بيه وكاتب سياري من علان رازينا بيه بشارك دايج كالس تاوب كالس الخوي وحزي مال وحزي سلطة حزي شيء أوي يعني لأن نحكي مو إنسان كبتايبتي أقدر أسيله شلون يجير بيه كابراي وابزن أفرتي شيء أجنبي ولما يحبوا هرمي كردستان شتى جملة زور نجرينجي لسر صلاتي سياسي اللي رود زور بتشوف بلام كلمة كرد بلام زور كاريجر ولا راسي أنا زعم خلق شن يجوا لي أجرد وتي ولاتي يوا بويد صلاتك كذا صلاتي فاسدة زير كانت أنا أسمع بكلي طب أسمع بكلي قانون أسمع بكلي هندسة أسمع بمعمسة أو أنا فاشل لمكتبة أتنا بعسكر أتنا شك الله يجرن شاكيش أتنا سر كرسي صلاة ده أنيشن لبرو فاشل كان أبن بحاكم أو أنا كل دراسات السركوت ونخرج هوش يعني ناوكم رجع كبون أبي برون داوي مع عجلان كان بيلام بارنو أبقى سير زور مغزاي جورو جوانية الحق دواء انقلابات عسكري كديكتاتور زكاة مدروسية كان معمر قذافي كان سر كرسي صلاة شل سال أولاتي بقى أجرو أصلا حكم كرت النموذج كله نمونة صدام نمونة كله نمونة لتاريخ شال تقريبا أو كسر قوة أو تصلاتي بسكت بەڵام کاک بەکر یەک قەوس حەزێن هەر بۆ تەواوکاری وی تۆ زۆر جار قسە لەسەرەوە ئایا ئەفکار یاخود ئایدۆلۆژیا یاخود میتۆد و بەرنامە بۆ خۆی هۆکارێک نییە ئەویش بۆ بەرهەمێنانی ستەمکاری یاخود ئەمە ئیلا ئەبێ بەستێتەوە بە ئاستی بیرکردنەوە تێگەشتنی کەسەکەەوە بە بڕای من ئەو کەسێک کاچێ لەسەر کورسی دانیشە ئەگەر ڕێ بەدای شتێکە کە خۆی پێ جوانکە خۆی پێ ڕێژکە
بە ئاین خۆی پێ ئاڕایشەکە بە باسی دیموکراسیت خۆی ئاڕایشەکە بە باسی عادل خۆی ئاڕایشەکە بە شتێک لەشتانە ئیلا وێنەی لە خۆی ناوی خۆی ئەنە مەلیک البولوک هیچ خۆی ناوانەیە لە مەلیک الأعظم هیچ خۆی ناوانەیە مقیم العدل وسلطان نازانمە کەس ناوی لە خۆیانێ بۆچێ بۆ خۆ ئاڕایشکردن ئەمە زۆرێک لە خۆ جوانکردن بەشی دووهەمی مەوزوعی دروستبوونی دیکتاتۆر ئەو محیطەیە کە دیکتاتۆری تا دروست بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی کەیفما تەکونوا یوەلا عەلەیکم ئێوە چۆن بن لە نەمەتی ئێوە دیکتاتۆر خەڵک دروست بێ لە باشەکانتان باش دروست بێ لە خراپەکانیشان خراپ دروست بێ ئێمە ئینتاجی چیمان کرد ئەو دروست بێ بە بڕوای من دروستبوونی دیکتاتۆر دروستبوونی گەندەڵ دروستبوونی خەڵکی خراپەک و سوڵتا پەیوەندی بەوە ئەی خەڵکەوەی خەڵک ئەوەی قبوڵە باش کاک بەکر من بەداخەوە بەشی یەکەمی بەرنامەکەم ئەوەندە بوو لە بەشی دووەما درێژەین بەم باسانەوە هەندێک تەوەری گرنگی ترەیە باسیەکەین سوپاس بۆ کاک بەکر حەمەستیق نووسەر ماوەسا کامەران بابانزادە توێژەر لە مێژووی سیاسی سوپاسستانەکەم لە بەشی یەکەمی بەرنامەکەمان ئامادەبوون. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە کۆتایمێنا بە بەشی یەکەمی بەرنامەی گفتوگۆ تایبەت بە مۆدێلەکانی ستەمکاری دەسەڵاتی سیاسی تا بەشی دووەم بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.